سڵاوم کاتان باش گرنگترین مانشێت و هەواڵی ئەمڕۆی بەشێک لە میدیاکانی جیانتان لە بڕگەی ڕۆژنامەوانی بۆ دەخەمەڕوو لە ماڵپەڕی میلیتەری بڵاوکراوەتەوە چەند بەرپرسێکی وەزارەتی بەرگری ئەمریکا پێنتاگۆن ئاشکرایان کردووە تێچووی ئۆپەراسیۆنەکانی ئەمریکا دژی داعش لە عێراق و سووریا 6 ملیار و 200 ملیۆن دۆلاری تێپەڕاندووە بە شێوەیەک کە ڕۆژانە ئۆپەراسیۆنەکانی ئەمریکا دژی داعش 11 ملیۆن و 500 هەزار دۆلاری تێدەچێت زۆرێک لە خەرجیەکانی ئۆپەراسیۆنەکانی دژی داعش لەلایەن ئەمریکاوە بۆ هێرش ئاسمانیەکان بوون کە تاوەکو ئێستا نزیکەی 10,000 هێرشی ئاسمانی بۆ سەر داعش لە عێراق و سووریا ئەنجام دراوە. لە ماڵپەڕی بلۆمبێرگیش بڵاوکراوەتەوە نوێرایەتی کانتۆنەکانی ڕۆژئاوا لە رووسیا ئاشکرای دەکەن کە رووسیا پەیمانی پشتیوانیکردنی یەپەگەی داوە لە هەر هێرشێکی تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان. ڕۆدی عوسمان کە بەڕێوەبەری نوێرایەتی کانتۆنەکانی ڕۆژئاوایە لە مۆسکۆ ڕایگەیاندووە هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان سەردەکێشێت بۆ جەنگێکی گەورە. ڕۆدی عوسمان وتوێتی ئێمە ڕەشەکانی تورکیا بەجددی وەردەگرین بەڵام بەردەوام دەبین لە کۆنتڕۆڵکردنی ناوچەی زیاتر لە باکووری سووریا. لە ماڵپەڕی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکیش بڵاوکراوەتەوە سەرکردەکانی کێتی ئەوروپا لە دوای 6 کاتژمێر لە دانووسان ڕێککەوتن لەسەر ئەوەی کە مانگی ئازار وەکو دوهەمین مۆڵەت بدەن بە تورکیا بۆ ئەوەی ڕێگری بکات لە شەپۆلی کۆچبەران بەرەو ئەوروپا. ئەنجێلا مێرکل کە بەهۆی سیاسەتی پێشوازی لە کۆچبەرانەوە لە ناوخۆی وڵاتەکەیە و لە دەرەوە ڕوبەڕووی فشار بۆتەوە تا سیاسەتی تون بەرامبەر کۆچبەران بگرێتە بەر ڕایگەیان پشت دەبەستێت بەوەی کە ڕێکەوتنەکان لەگەڵ تورکیا کاریگەری هەبێت و لە چەند هەفتەی داهاتووشدا ژمارەی کۆچبەران بۆ ئەوروپا کەم بێتەوە. لە ئۆرۆنیوزیش بڵاوکراوەتەوە کۆمیسیۆنی ئەوروپا بە هەماهەنگی لەگەڵ وڵاتانی باڵکان ڕێکەوتووە لەسەرەوەی کە لە سەرەتای مانگی داهاتوو سنوورەکانی باڵکاندا بخەن بەڕووی کۆچبەراندا. ئەم بڕیارەش لەوەوە سەرچاوی گرتووە کە وڵاتانی باڵکان سنوورەکانیان تەلبەند کردووە و نەمساش ساڕای ناڕەزایی یەکێتی ئەوروپا پێداگیری لەسەر سنووردارکردنی ژمارەی پەناخوازان بۆ 8 کەس لە ڕۆژێکدا دەکات. کۆمیسیۆنی ئەوروپا ئەم هەنگاوی نەمسای بە دژ بە یاسای نێودەوڵەتی لە قەڵەمداوە کە لەگەڵ ڕێکەوتنامەی ئەوروپا بۆ مافی مرۆڤ و مادەی 18 خشتەی یەکێتی ئەوروپا بۆ مافە بنەڕەتیەکان یەک نایەتەوە. ڕێگای باڵکان کە کۆچبەران لە یۆنانەوە بۆ مەقدۆنیا و لێەوە بۆ نەمسا دەیگرنە بەر زیاتر بۆ سووری و عێراقی و ئەفغانی کراوە بوو بەڵام لە مەولا بۆستە لە نوێ ڕێخستنەوەی وەرگرتنی پەناخوازان بەڕووی ئەوانیشدا دادەخرێت. بڕگەی ڕۆژنامەوانیم پێشکەش کردن کاتێکی خۆش.